باش نیت. بۆ دایان بۆ نەخۆش نیت. ناوەڵا کوڕم نەخۆش نیمە باشە کوڕم تۆ واز لەو کارەکەی بەزم و ڕزمە بێنی ئاشتر نییە ڕۆڵە مەکتەبەکە تەواو بکە و سبەیەکە بڕۆ بۆ مامۆستا. بۆ دایان ئەوە نییە لە قوتابخانە زیرەکەم. کوڕم بە قوربانت بووم ئەزانم بەڵام دەترسم. گەورم نازەخان وابزانم ئەوە خۆیت پەلە مەکەن کوڕینە نازەخان ڕاست دەکەی ئەمە لەژێر فەرمانی ئەو دەین بڕۆ دوایکەوە بەڵێ بابا خەریکە لێچیرەکەمان دەست دەکەوێت بەسەر چاو بابە بە وردی چاودێریەکەی ڕەنجە جان وای دابەزین لەو سوپەرمارکێتە چی دێ بۆ دوکڕم باشە بابەجان. گەورم نازەخان ئەوە ماڵێن مەزانی تر چی بکەین خەمتان نەبێت
لە دەرسەکە گەشتووە هەستە ئاغا ڕەزاتۆ 2 کۆ 3 ئافەرین یەک چەپڵی قایمی بەڕاستی ئێوە قوتابی زیرەک و وریا و چالاک و چاک ئەوە زەنگی کۆتاییش دەیدا ئێستا کتێبەکانتان بخەنەوە چاڵتاکانتانەوە و وەرنە دەرەوە بۆ ساحەی سەعات دەی باوکی بفەرمێ سلام کوڕم بەخێر بیتەوە. ڕەنجە جان بەخێر بێتەوە. سپاس دەکەم بابەگیان. زۆر باشە خوێنە بەم شێوەی ئەگەر ئاوانەوە گەورم چۆن نامۆ باس کردی یەکەمان باشە هەنگاوێکم نەڵات لەچی بکەن گەورم ئەی دوای ئەوە دوای ئەوە بۆ خۆمی جێبێڵە خۆ بەزانم چۆن مامە لەگە خاوەنەکەی یەکەم آخر گەورە ئاخر ماخی نەوێت گورجۆ تۆ تشتۆ خوێر نەویوە بابەجان هەمووی دانێ بۆ خۆم کچی خۆت هەمووی بۆ جێبەجێکە. ئافرین هەر بچی کچی خۆ البداية وهات كاكا وهات كاك احمد جابوه شوي والله كان ثاني شيء ايه والله شو عليك؟ قال يا باشا
کارێک کاکەجان خوشکم تۆ چۆری باشە کاکەجان تۆ چۆنی بۆ منداڵەکان هێنا ناخۆشکێکە پڵکم نەکردن ویستم سەرێکدان لە دەبزان هەستا پێویست نییە کاکەجان تۆ خۆش بی لە سایتەوە هیچمان نوسانێنە شێرێکیان پێم بڵێ لە خوێندن و کارەکەدا چۆنی باشم باش کاک ئەحمەدگیان گەورم نازەخان وابزانم ناڵی گەڵە دۆڵەمەنەگەێ باشە بینیومە هەی ئەوە چییە؟ شتا لەم لەوێ؟ ڕەنگە وەی نییە ئافتیان تۆ لەگەڵ ئێمە وەرە ئەستا ئێمە شتی خۆشت بۆ بکەین باشە؟ من ئێرە دەم بۆچی؟ ئەوێ بێ نایە گەورە ماوە مناڵەکەیە قنچەکان بۆ نایی لەگەڵمانە منەڵێ ئێوە کێن بۆچی بێم لەگەڵتانە؟ تۆڵێم وەرە با بڕۆین ئەو ساپێت دەڵێم وازم لێ بێنین با بڕۆم گەورم با دوای کەوین گەورم با دابەشین بۆی نازانم ئێوە چیتان لە منەوێ ئێمە هیچمان ناوێت لە تۆ وەرە لەگەڵمان هەموو شتێکت بۆ کڕیم حەز دەکەم ببین بە هاوڕێیەک اینجاوە چۆنە بێت تۆ گەورەیت و منیش مناڵم بۆ نابێت ئەبێت تۆ وەرە با بڕۆین نایە ئەڕۆمەوە یاکی چاوەڕێ بکە
زۆر باشە ئەمە بۆ تۆ گەورەمەوە چی بوو؟ کایە کایە وەرە چوە خوێنیا هەرکی بەبێ بتکوشن وەرە ژوورەوە وەرە بچکە وەرە چۆنی باشم مەترسێ ماوەی لەگەڵ ئێمە بمێنەوە ئەم جا بچۆ ماڵی خۆتان نا لێم گەرە بابەت بووە بچیتەوە ها ئەو باتان هاتووە گەورە لەوانەیە باوەڕمان پێ نەکەی بۆ باوەڕتان پێ ناکەم قسە بکە کۆ ئاسۆ مناڵێک مناڵ چۆن شتی وا بێ خوایەوە چین دەسەڵاتی مناڵێکتان نەبێت سەرەتا کە منداڵ بن هاتەوە وەڵا نازام سکاڵە پیاوە تەماڵ پێ قسان ڕۆزانە ڕۆزان هاتەوە باشە سکاڵە جەوارۆ ڕەزا گیان بە ساقۆ بم لەوانەیە خاڵت بێ کاک ئەحمەدەوەی ئەوە چێە؟ منم خوشکم ئەوە تۆ کاک ساسوار فەرمووەرە ماڵەوە نەوەڵا خوشکەجان هەڕۆم هاتووم بزانم ڕەزاجیان هاتۆتەوە بەڵێ هاتووەتەوە بۆ هیچ بووە؟ وەڵا ڕەنجە نهاتۆتەوە ئەنجە نهاتووەتەوە نەوەڵا ڕەزاجیان وەی چی لێ زانیت؟ کاک ساسوار باشە پێم بڵێ ڕەنجە ڕۆژانێکی کێیە گەڕایەوە گەورە ڕەنجە لە دوای تەمرین یەکسەر ئەگەڕایەوە قەت داخل ناوە ڕەزاجان تۆ لەگەڵیاندا شەڕۆ بوو ڕەنجیان پێ نەبوو نەخێر من کەسم نەبینیوە ئەوانەی بۆ گیان ناتێن تەنها سێ نەفەر بوون کاک ساسوار خەبە نەبێت هەموو هەوڵ و توانەکانمان دەخینە کار بۆ دۆزینەوەی ڕەنجە بەڵێ فەرموو ئەو تا گەورم باوکی ڕەنجە چۆنی کی تەمیزە من تۆ من ناناسی بەڵام ئەمەوێ پێت بڵێم ڕەنجە سەلامەتە ڕەنجە لەکوێیە ڕۆگەم بە سەلامەتی بدەنەوە دەستم وەی تخوا پیاوەکە ڕەنجەیە تا قوربان دەبم پیاوەکە باوکی ڕەنجە ئەبێ دوو دەفتەر بدەیت ئەو جا کوڕەکەت بە سەلامەتی دەینەوە تێگەیشتیت؟ دوو دەفتەر ئەخە بۆچی دوو دەفتەر بدەم نازانی بۆچی بۆی ڕەنجە بە سەلامەتی ببینیتەوە پیاوەکە بە قوربان دەبم هەرچێکت پێکرێ بیکە بەس کوڕەکەم ببینمەوە باشە کاکە باشە رقم تلفون رقم تلفون رقم تلفونێکی گەمشە خۆمان تەلەفۆن بۆ بکەینەوە تێگەشتی؟
يا ولد شيخي خيرك يا زلمة خبري بولد دم يا نا أتسم يا ولد ترسيتي نازل نا ڕۆزا جان پێم نالێ بۆ وا بێتاقەتی داویان چۆن بێتاقەت نەبم ڕەنجە بێتە نووسێنە منی شاوڕێی ئەوە ئێنجا کوڕ ئێمە چیمان لە دەستێ ڕیا دیار ئەوە بیری ڕەنجە ناکەن بەرەڵا زۆر بیرە ڕزاجان باشە ئێمە چی بکەین هەوڵە دی ڕزگاری کرد ڕزاجان هەموو شوێک لەگەڵم منیش بله فرمو باوکی ڕەنجە چۆنی؟ چیت کرد بۆ واتەکەی خۆمان؟ بۆ پۆلیس ئاگادار نەکردووە؟ نا نەخێر ئێوە بەس ڕەنجە بۆ بگەڕێنەوە باشە لە شوێن و کاتی دیاریکراوێ فرێ بینی وای بە قوربانە بڕوانجە گیان باشە کاکەجی من ڕازیم باوکی ڕەنجە باش گوێ بگرە یەک پۆلیس ببینیم ئەوە کوڕەکەتە ناوە بین حاڵی بووی؟ شاسوانگەوان چەبرین انشاءالله آخرت انشاءالله هاوڕێکانم ئەبێ وا تەمرین بکەین هەر چۆنێک بێ ڕەنجەکەیان ڕزگار بکەین بەسەرتەوە غەرەزاجان ئالیشدین ئارێ باشە بێت گیان اینجا بەم تەمرینە پەنجەکانتان بە قووەتە بێ بۆ کوشتن بەڵێ ڕاستەکەی شاسوان ئێمە خۆمان حازر دەکەین زەتووەرە بەڵێ باش
هێنا ئەبێ زۆر و یابن بەسەر چاو گەورە هیوا بەلە گەورم بڕۆ پارە بهێنە بەسەر چاو پێشەکی پارەکەمان بدەرێ ڕەکەت بۆ دێنەوە ئەوە پارەکەیە باس کوڕەکەم بۆ دێنەوە بە دڵنیایەوە بۆ دێنەوە کوڕێ بۆ بەرەوە گەورم پۆلیس کاک شاسوارجان خەفەت مەخۆن ئینشاڵڵا ڕزگارێرە بێ وەڵڵاهی بەتەمای خوا
سارسەر بکە ئەگەر ئەو هێرێ بتشکێنی ئەوانەوە دەبین تێگەیشتی وتی چی؟ بۆ بێت ئێمە پێنج منداڵ بووین ڕەنجەکیان دزراوە ئەبێ خۆمان ڕزگاری کەین هەتا مردن لەگەڵ دەین دەوریر بۆ نەمانی گورگەکان نەمانی گورگەکان
دەبێن فێر بن ئادەی بزانین هەیە ئافەرین ڕەزاجان ئافەرین ها دکتۆر ئێستا چۆنی حەز بە ئازادیەکەی؟ نا دکتۆر ئاها باشە با دۆزخۆ ناچێتە دەمتەوە زۆر چاکە یاڵا کوڕینە وەرن بەدوام
جان وانا حياتي خدمتك